دو ڕۆژان پشتیوەغەرا سیناتۆر مەکین سەرۆک ترامپ دەبێژە ئەو منێکارێ خزمەتی نویە. تەفگەرا دایکên شەمیە لە هەفتەیە 700 دخوازن چارەنویسێ وندابوویان ناز بکن. و بەربەڵاوبوونە عاید زێگەفەیان دکە سەر جوڤاکان ئەگەر حکومەت کاری ji بۆ نەهێلانە وێ نەکەن. سڵاو و هەڤیان دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشە ji dengê ئەمریکا li Washington. لای منیشەوەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. ژمارەیەک لە کاربەدەستانی ئێستا و پێشووی ئەمریکا بڕیارە ڕۆژی شەمە بەشداری لە مەراسیمی ڕێزلێنان لە سیناتۆر جۆن مکین بکەن لە ئێوارەی ڕۆژی شەمەوە کە لە تەمەنی 81 ساڵیدا کۆچی دوایی کرد چەندین مەراسیمی ڕێزلێنانی بۆ ئەنجام درراوە. لە کاتێکدا ڕۆژی دووشەمە سیناتۆرەکان گەڕانەوە بۆ کۆنگرێس زۆربیان ڕێزیان لە سیناتۆر جۆن مکین گرت و ئەوانەی کە لە ڕووی سیاسیشەوە هاوبیر نەبوون لەگەڵیدا دەیانگوت سەر ڕای جیاوازەکانیش هەمیشە ڕێزێکی تایبەت لە نێوانیاندا هەبووە. ئەو بۆ زۆر کەس زۆر شت بوو دۆستێکی سەرسەخت بوو بۆ وانەی ئەوەندە بەختەوەر بوون دۆستایەتی ئەویان بەدەستهێنا بوو کەسێک بوو دەبوایە دۆستایەتی بەدەست بهێنیت چقلێکی ڕاستەقینە بوو بۆ چاوێوانەی کە دژیان بوو ئەو باڵێزێکی نافەرمی ئەمریکا بوو کەسێکی ئاسوودە بوو بۆ هاوپەیمانەکانمان قارەمانێکی بەهاکانی ڕۆژاوا بوو ئەو نەدەترسا لەوەی بەرامبەر بە سەرۆکەکان ڕابوەستێت کەسایەتێکی قسەخۆش و تۆکمە و پیاوی وڵات بوو کەسێکی بەجەرگ و ڕازگۆ بوو پیاوێکی نیشتیمان پەروەر بوو. لە ماوەی زیاتر لە 30 ساڵ وەک ئەندامی سیناتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەرگیز شکستی نێناوە لە بەڕێوەبردننی دۆسێ هەر هەستیارەکاندا دڵێکی گەورە و ڕۆحێکی ئاگرین کاتێک جان شتێکی دەبینی بە هەمان ئەو شێوەی تۆ دەتبینی دەست بەجێ دەتزانی هاوپەیمانێکی زیاتر لە خۆت سوورترت دۆزیوەتەوە ئیدی سوپاسی بەختی خۆت دەکەی و پێش وە بێزانیومانە جان ئەزمونێکی جیاواز و لەبیر نەکراوە جا لە هەردوو بارەکەدا ئیشکردن شان بەشانی جان مەکەین هەرگیز شتێکی وەڕسکەر نەبووە. ڕۆژی یەکشەمە ئاڵای ئەمریکا لەسەر باڵەخانی کۆشکی سپیدا گیرا بۆ نیوە وەکو ڕێزگرتن لە جۆن مکین بەڵام ڕۆژی دووشەمە بەرز کرایەوە ئەمەش ناڕەزایەکی زۆری لێکەوتەوە بە تایبەتی لە ئەریزۆنا. پێم وایە ئەمە بێڕێزێکی زۆرە ڕفتارێکی ناشرین و کەم تەرخەمانەی سەرۆکەکەمانە شەرمە بۆی ئەمە بێڕێزیە بۆ هێزی لەشکریمان بێڕێزیە بۆ هەر کەسێک کە خزمەتی ئەم وڵاتەی کردبێت نازانم چۆن پاش ئەم ڕفتارەی سەربازە دەرینەکان پشتیوانی لێ دەکەن. ئەم فشارانە بوون بەهۆی ئەوەی ئێوارەی ڕۆژی دووشەمە جارێکتر ئاڵای ئەمریکا لەسەر باڵەخانی کۆشکی سپی نزم بکرێتەوە و سەرۆک ترامپ فەرمانیدا ئاڵای ئەمریکا لەسەر هەموو باڵەخانە حکوومەکان هەتا دەمی بە خاکسپاردنی سیناتۆر جۆن مکین دابگیرێت بۆ نیوە و لە ڕێوڕسمێکدا لە کۆشکی سپی سپاسی خزمەتەکانی جۆن مکینی کرد بۆ ئەمریکا. دڵمان و نزاکانمان لەگەڵ خێزانی سیناتۆر جۆن مەکەیندایە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا زۆر ڕێوڕسم ئەنجام دەدرێن و ئێمە زۆر سوپاسی هەموو شتانە دەکەین کە سیناتۆر مەکەین بۆ وڵاتەکەمان کردوویەتی. ئەم قسانی سەرۆک ترامپ پاش ئەوە بوو کە هەر لە ڕۆژی دووشەمە ترامپ پرسیاری ڕۆژنامەوانانی لەسەر جۆن مکین پشتگوێ خست و وەڵامی نەدایەوە. جان مکین بە قارەمانێکی ئەمریکا دادەنرێت و لە شەڕی ڤێتنامدا فڕۆکەوان بوو لە کاتێکدا فڕۆکەکەی کەوتە خوارەوە و بە برینداری دەستگیر کرا و 5 ساڵ زیاتر بوو بە دیلی شەڕ و لە وەسێدنامەکەشیدا داوای یەکڕیزی ئەمریکای کردووە. ڕۆژی یەکشەمە لە کۆلیژی ئەکادمی هێزی دەریایی لە ئەناپلسی مێریلاند لە نزیک واشنگتن بە خاک دەستپێردرێت. گەلە کورد باوەڕ دکن و سیناتۆر جۆن مەکین دۆستێ بەهێزی کوردان بوو دە تەفگەرا واندا ji بۆ ئازادیە هەرزوو وی داخوازا چەکرنا کوردان کرد دە شەڕێ دژی داعشدا لە عێراق و لە سووریا و لە دەمێ هێزین عێراقی کەرکووک و دەبەرندیش دەستی کوردان دەرخستین پشتی ڕیفراندۆمە هەرێما کوردستانە عێراقی سیناتۆر مەکین دە گۆتارەکە بیرۆ ڕادەش بۆ نیویۆرک تایمز گۆتە برێڤەبەریا ترامپ دە نێڤبەرە هێزین حەشت کو ئیران پشتاوان دەگرا و هێزین کورداندا ئەزێ دۆستین ئەمریکا کوردان بژێرم گەلۆ دۆستانیە مەکین و کوردان دچ ئازدا بوو divê delîvê de em mêvandariya Dr. Kirmanc gundî dikin. Dr. Kirmanc serokê beşê birêveberiyê yan birêveberiya perwerdeyê ye li zankoya tenê Sistêd. Dr. Kirmanc gelek spas dostaniya Mekkên û Kurdan di çi az de bû? Kekê dexîl li astekî berz dabû
هەلبەت وەکی نەریتێک یا جان مەکەینی پشتیوانی لایەنگری لە هەمی هاوپەیمانێت ئەمریکایە دەکرد لە هەر جەیەکی لە دنیای لێبانایە و دوێ حالەتێش و کورد پشتی ڕاپەڕین و تێکەلبوونی ئەمریکایە لە مەسەلەی لادانی سەدامی و تێکچوونی وەزعی ڕۆژهەڵاتە ناوین بە تایبەتی خەتەر کەوتنە سەر مەسالحی ئەمریکای لە منتیقەی کوردەکان تەنیا گروپ تەنیا لایەنی ئێتنیکی بوون لە پاش ئیسرائیلی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک و هەم بە دەسەڵاتی حکوومەت و هەم بە وەکو میلەت پشتیوانیان لە ئەمریکایە کرد جان مەکەین وەک هەمیشە قەدردانی هەبووە لە بۆ مووقفی دۆستانی ئەمریکایە ئەو مووقفەی گەلی کوردستانی لە بەشی بندستی عێراقی و بەشی بندستی سووریایی ئەو هەڵوێستەی میلەتی کوردستانی لەبەرچاو بوو بەڵام ئەوە تەنیا ئەوە نەبوو کە بڵێ عیلاقەی مەکەین لە بۆ کوردان شتەکە تایبەت بووبی چونکە ئەوانە کوردن ئەو دیتی حتا لە عێراقیش وەک نوکە ئاماژە پێکرد وەختە خەتەری ئێرانی لەسەر عێراقی زیاتر بوو وەختە لە دوای 16 ئۆکتۆبەرێ و هێرشی داگیرکارانەی عێراقی جارێکی دیکە بۆ سەرناوچەکانی کوردستانێ مەکەین ناڕەزایی خۆی دەربڕیت وەک ئەوەی ئاماژەت پێکرد لە 24 ئۆکتۆبەرێ ساڵی ڕابردوو 2017 لە نیویۆرک تایمز ڕەخنە لە حکوومەتی ئەمریکایە دەگریتن هەم لە ئۆبامای هەم لە ئەوەی ئێستاکانێ و دەڕێت ئەگەر بڕیار بیتن ئێمە هەڵبژێرین لە بینی حکوومەتی عێراقی پشتیوان بە ئێرانێ لەگەڵ کوردان دەڵێ ئێمە ئەمە کوردەکان هەڵدەبژێرن. دکتۆر کرمانج گەرمیە شەڕی داعشدا مەکەین سەردانی سووریا دەکات سەردانا هەرێما کوردستانە عێراقیش دەکات البەتە و ڕاستەوخۆ داخوازی لوی دەمی داخوازی حکوومەتە سەرۆک باراک ئۆبامە دەکرد و کوردان چەکی بەدە کوردان ڕاستەخۆ دەوی شەڕیدا بیرەتە تێ پشتیوێنژی ئاتاڕادەیەکی ئەو بەردەوام سەروێ خەباتی و لە کۆنگرسی دەما وێنەی ئاڵان کوردیژی دەرێ خستی و چاوە پشتەوانی لێ مەسەلەن پەنابەری کرد و ڕاوستاندنا پەنابەران و ئاڵان کوردی وەکو نمایەک دیار کرد مدویا ئەس بزانم یعنی وێ پشتەوانیا کوردان چەندی کاریگەری هەبوو لەسەر بڕیارن حکومەتاوی دەمیا سەرۆک ئۆباما سەنەتەر مەکەین سەرۆکی کۆمیتەی ئارمد سەرویسز ئەوەی پەیوەندی بە چاوەدێری چەک و بڕیاردان ڕەزامەندی نیشاندان لەسەر فرۆشتنی چەک بۆ هەر جێگەیەکە ئەمریکا هەر وڵاتێکە بفرۆشیدن ئەوە بۆ خۆی مووقعیەتێکی زۆر گرینگە لە سەنەتی ئەمریکایە کە ئەو خوا لێ خۆش بوو سەرپەرشتی دەکرد سەرۆکایەتی دەکرد وەکی دیش بە حکمی ڕابردووی خۆی و شەڕی ڤێتنامێ کە 4 ساڵ و نیو لە زیندانێ بوو ئازاردرا بوو لە هەمووشی گرینگترکە کێ دەخیل وەختێک ڕزگاری دەکەن دەڵێن تۆ ئازادی دەتوانی بڕۆی ئەو دەڵێتن لە وەختێک دەڕۆم وەختێک هاوزیندانیەکانی من لەگەڵ من بنێردێنەوە بوو گەلک زەلامەکی مرد بوو بۆ کوردی دکتۆر کرمانج من دخواست ئەوێ بزانم هەلبەتە ڕخنەیە لە سیاسەتە نەهاژیە حکوومەتە ترامژی دەگرت دوبێژە ئەگەر ئەم لە سەرەفی گوهی بنڤن ئەمێ خوا ببینین و ئەم لە هەرێمەکە گەلک دەسەڵاتەمە لە هەرێمەکە گەلک گرنگ نامینە و بتایبەتیش ژبەر کوردان ژبەر پشتەوانینەکردنا کوردان نەها دناو سیاسەتە ئەمریکادا و دناو سیاسەتوانن ئەمریکادا کی ڤیان باوەریەن مەکێن بەردەوامی پێدەدا هیچ مەکینێکی دیکە لە سیاسەتی ئەمریکایە بە تایبەتی لەو سیاسەتە حیزبانەیەی بینی کۆماری و دیموکراتەکان ئێستاکانێ بە حەدێکی زۆر دژوار و ناشرین دژایەتی یەکدری دەکەن لەوانەیە وەختێکی زۆر بباتن هەتا جان مەکەینێکی دیکە بەو شخصیەت و هەیبەتەی بەو نفوزەی کە هەیبوو لە سەنەت و لەسەر سیاسەتی گشتی ئەمریکایە تەنانەت سیاسەتی خارجی ئەمریکایش مرۆڤێکی دیکە وەکی مەکەین دروست ببیتەوە بەڵێ هەلبەتجین حکوومەتە نەها بڕێڤەبەریان نەهایە ترامپ نەهەفبیر بوو نەگەلک دۆستی مەکین بوو و گەلێکژی گوێی خۆ نەداوی هەلبەت یعنی وەکو دموکراتێک داهات هەرچەندە مەکێن کۆماری بوو لێ وەکو دموکراتێکت هات
دیتنج عالی بڕێوەبەریا ترامپ کاکێ دەخیل ترامپ نە دموکراتە نە ریپابلیکەنە ترامپ شخصیەتێکی سایکۆلۆژیەتێکی تایبەت بەخۆی هەیە ئەوەی ئەو بێڕێزیەی ترامپ نیشانیدا لە بەرامبەر مەکەین و مێژووی مەکەینم پێم وایە کارێگەرێتێکی زۆری دەبیتن لە سەرتەواوی ئەو خان و خانمانەی ئێستاکانی لە لەشکری ئامریکایە خزمەت دەکەن چونکە ئەوەی بەرامبەر بە ترامپ بەرامبەر بە مەکەین کردی شتێکە کە لەلایەن لەوانەیە لە زەهنیەتی زۆرێک لە ئەندامانی هێزەکانی چەکداری ئامریکایە ئەو ئێحساسە دروست بکاتن کە ئەوە ئەگەر سەرۆکی ئامریکای شتێک کارگەلێکی ئاوهایی بێڕێزێکی ئاوهایی بەرامبەر بە کەسێکی وەکو مەکەین بکاتن دەبێ بەرامبەر بە خەرکی دیکە چ بکرێتن بەڵام ئەوەی گرنگ بوو ئەگەر ئیجازەم پێ بدەیت کە مەکەین ئامریکای لە سەروی هەموو شتێکەوە دانابوو مەکەین دەیگوت لە سەرەتا ئامریکایی لە کۆتایی ئامریکایی و هەمیشە هەر ئامریکایی ئەوە بۆ خۆی فەرهەنگێکی زۆر گرینگی سیاسیە تەنانەت نەک هەر ڕێبەرانی ئامریکایە سیاسیانی ئامریکایە سوودی لێوەربگرن و لێی فێر ببن بەڵکو لەسەر ئاستی جیهانێش وانەیەکی گرینگی فەرهەنگی سیاسیە کە چۆن ئەو کەسانەی لە ڕێبەرایەتینە وڵاتەکەیان بەخەنە سەر بەرژەوەندی حزبی و شتی دیکە دکتۆر کرمانج گوندی سەرۆکێ بەشێ ڕێبەراتیە پەروەردەی لە زانکۆیە تەنەسی ستەیت گەلەک سپاس بۆ ئێوەش ژمارەیەک لە ڕەخنەگرانی سەرۆک دانەڵد ترامپ داوای لە کارخستنیان کرد پاش ئەوەی پارێزەرێکی پێشووی ئەوی بە سەرپێچیکردنی هەڵمەتی دارایی تێوەگلاند بەڵام لە کۆنگرێس بەرهەڵستانی سیاسی سەرۆک ترامپ بە ئاگاهەیەوە هەڵوێست وەردەگرن. پارێزەری پێشووی سەرۆک ترامپ مایکل کۆهن حوتی ڕابردوو لە سەرچەندی بابەت لە پەیوەندی پێشێلکاری دارایی لە کاتی هەڵمەتی سەرۆکایەتیدا کاری قەڵب لە باج و لە کاری بانکیدا بە تاوانبار ناسرا. هەروەها دانی پارە بۆ بێدەنگکردنی خانوێک کە ئیدعای کرد دەستی لەگەڵ ترامپ تێکەڵ کردبوو. کۆهن دەڵێت ترامپ بە خۆی گوت ئەو پارەیە بدات بەڵام سەرۆک و پشتیوانانی حاشا دەکەن و کۆهن بە درۆزن دەزانن. ئەو ئیدعانە لەلایەن ئەو کەسانە زیاتر دەبێت کە دەیانەوێت تاوان بخەنە سەر سەرۆک و پۆستەکەی لێبستێنەوە. ئێمە هێشتا بەڵگەی پێویستمان نییە. ئەو نوێنەرە لە کمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەرانە کە یەکەم هەنگاوەکانی ڕەوتی تاوان خستنە سەر دەگرێتە بەر. ئەو دەڵێت کات بۆ کردار زوویە و لێکۆڵینەوە دەبێتە یەکەم ئەرێک ئەگەر دموکراتەکان ئەنجومەنی نوێنەرانیان بەدەستەوە بێت. باشترین کار کە دەتوانین بیکەین بەڵێنی بە خەڵکی ئەمریکا بدەین ئەگەر زۆری نەبین. لێکۆڵینەوە دەکەین کە کۆماریەکان خوازیاری ئەوە نین هەروەها لەسەر پێشرکاری دارایی کاتی هەڵمەت و پەیوەندیەکان لەگەڵ ڕووسیەکان مەسەلەی باجدانی ساڵانەی سەرۆک کە خەڵکی ئەمریکا نایاندیوە بەڵام بەڵێنی دەدەم زۆرینەیەکی دموکرات مسۆگەری دەکات خەڵک ئەو مەسەلانە ببینن. زۆربەی کۆمارەکان لە ئەنجومەنی نوێنەران لە ماوەی لێکۆڵینەوەکانی سەبارەت بە دەستهەبوونی رووسیا لە هەڵبژاردن و دەستێوەردان لە ڕەوتی دادوەریدا بەرگریان لە سەرۆک ترامپ کرد. پارێزەری ئێستای ترامپ حوتی ڕابردوو گوتی تاوان خستنە سەر سەرۆک دەبێتە کارێکی هەڵە. تاوان خستنە سەر سەرۆک بە تەواوی شتێکی خراپە مەبەستم ئەوەیە هیچ هۆیەک نییە ئەو لەگەڵ ڕووسیەکان دەستی نەبووە. ئەو پێشی ڕەوتی دادوەری نەگرتووە هەرچی کۆهن دەیڵێت نەسەڵمێنراوە تەنیا لەبەر هۆی سیاسی تاوانی دەخرێتە سەر و خەڵکی ئەمریکا لە دژی ئەمە ڕادەپەڕن. توێژێنەران دەڵێن دموکراتەکان لە ترسی سەرهەڵدانی پشتیوانانی ترامپ باسی تاوان خستنە سەر ناکەن. ئەو بابەتە تەویژمی سیاسی بەرەو خراپتربوون دەبات لە دەمێکدا وڵات لە هەڵبژارنەکانی مانجی نۆوەمبر لە کۆنگرەدا نێزێک دەبێتەوە کە سەبارەت بە زۆرینەی پارتی لە هەردوو ئەنجومەنی نوێنەران و لە سنەتدا بڕیار دەدات. وەزارەتە دەرڤە رووسی دەبێژە جزاین و یەن ئەمریکا لە دژی رووسیا دەلیڤێن دانوستاندنان دنێ بەرە هەردوو وڵاتاندا ئالۆستر دکن. ماریا زاخارۆڤا پەیدارە وەزارەتە دەرڤە رووسی دەبێژە جزا ئۆتۆلێن ئەمریکا رووسیا نەچار ناکن خۆژێڕێکە بەڕەوانیە ژە بەرژەوەندیên خوێن نیشتیمانی لا بدە. دەداخوایانیەکێدا خانم زاکارۆڤا دەبێژە پێنگاوên ئەمریکا خزمەتە ئاشتی و دانوستاندنên شارستانیên دوعالی nakin. Rêveberiya Trump cezayên nû li ser Rûsya danîn weka toleyên jehrîkirina casûsekî Rûsî û keçawî li Londonê li meha Adarê.
سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران بەشداری دانیشتنێکی ئەمڕۆ سێشەمەی پەرلەمانی ئێرانی کرد تا وەڵامی پرسیارەکانی یاسادانەرانی ئێرانی بداتەوە. پرسیارەکانی یاسادانەران سەبارەت بە چۆنێتی بەڕێوەبردننی دۆسەی ئابووری وڵاتەکە بووە لەلایەن حکوومەتەکەی حەسەن ڕۆحانیەوە. باری ئابووری ئێران لە کێشەدایە بەهۆی سزاکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سەپاندوویەتی بەسەر ئێراندا. ئەمەش یەکەمین جارە پەرلەمانی ئێران بانگهێشتی ڕۆحانی بکات کە لەژێر فشارێکی قورسی ڕکابەرە توندڕەوەکانیدایە. کۆنە پارێزانی ئێران دەخوازن کابینەی حکوومەتی ئێران بگۆڕن پاش خراپبوونی پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکادا و هەروەهاش بەهۆی هەروادی و پەرسەندنی زیاتری کێشە ئابوووریەکان لە ئێراندا. ئەندامێ مەکتەبە سیاسیە پارتی دیموکراتی کوردستان هۆشیار زێباری دەبێژە کورد دەڤژ داخوازێن خوێن ڕەوا بەرنادن دە بەشداریە دە پرۆسەیە سیاسی یە عێراقیدا. پامنێری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباری و توێژێکی لەگەڵ بەڕێز زێباریدا کردووە و ئەمەش بەشێکە لە وتوێژە. نامە دەگەڕێنە بەغدا ملکی جهاتێک نییە ملکی هەموو هاوڵاتیەکی کە لە عێراق دژیت. البرهند طاپونية يعني سال طائفة سال نتواكي يا هميانا ام كيمي نزانين وغيرين بغداد چونكي بو البغداد ما دستورك هي اف دستوري هم مافو يتحملها كي دست نشان كري مشكلة ما تقال بغداد او ببالينها كالتزام دستور نتكر نوكا بشتي في أحداث تشيبي هم لهاك قال هند دانك ولازم هم طرفك وقرنا وبنوي تشتري كانت بجن دستور عراقي ما قالك موفت هاي جيبه جينا بينا دي محاولة كي قال لا يدي كأف دستورة دل باكي بيت جيبه جيكرن البرهند هم كيشت هاي بين هرمي وبغداد احتمال الوچارچوبه بین چهار سر کرد. لاستاد رونا كالنيومال الشيعي بس دوباره دابش بونا. چاوديران سياسي دارن برای نزیک امریکا برای تریش نزیک ایران. ایو وکو کرد لگل کاما برای دکوان یا خود چه بجارده اکتان لبردست. ما حتی نوکا بریار نداره و هر دو حزب مزنت کردی پارتی ویکتی هر قال لای سنی تقریبا كبجن محور وطني ما حتى نوكا بريار خونا دايا واروجا دي دانستاندن زور هبن بهند بجينا حلكي ما بيخوشا حكومة بيتا دامزراندن زوترين وقت چه فراغ درست نبن چونك مصلحتها هرمش نيا فراغك امني يا دستوري يا حكومي دروز ببيت بغداد بحقيقة دي اثارت به سرمش خراب بن برهنده ما مصلحتها هيدي شريكش بين دي مفاوضة كي جيرش بين قال همل هيك وما چه خطا صور چه طرفك ندانا بس امدد قال والطرف دابين او تجاوب بتر قال موافت ما الدستوري وديمقراسي كاد تيتا بيش بالتأكيد دنجمات قال ولاي بيت قال ولاي نابيت او بركب ريامات كات مثلا البرهند او معيار او مداناي وواروجاج بينن و بزاوة كزورة هاي بين هفليري وبغداد بهند بجينا نتيجة كي بس حتى نوكا دشين بجمتا ما بريار خونا دايا قال چلا دابين يعني كلايا دي كتلا مستر بكينيد رولم ها وكو كرد اگر همه ایک باينا دا بهستر بيت بس نوكا على الاقل امويكتنا قال محور السنيش ام ده کاریگر بین سر کیلا دشت سروک وزیر دست نشان کرد. حوالی جور او جور بلاو دبنا ولا باري پوست سروک کمار من ما بس ما زیاتر باسیو بکم که کاربدستی که عراقی دالایتن هموان کوکن لسروی که پوست سروک کمار با کرده لانیو کردیش دا که وک او دالایتن او هوشار زیباری بشاو دزانید بو ام پوست آیا تو آمدید ام پوست وار بگیرید اما سرکردات اما هر بریاره که بدات امده ملتزم بین به جیبه جیکی اما یک دو السوبوسيا وخلقت كام حقيقة بتشتغوته
بس حتى انه كتش بريارة نهائي نهاتينا دان سبب مسألة اما دي خاضع بيت بو اتفاقات السياسية. اولا نفمالا كرد لازم ركبين اتفاق بكين لكن يتقال طرف الديش عراقي بس اخباره يتهيد بلا وجبي رأيك ويا هي يعني احتمال مجموعة اسبابها في رأيي طرحت كان بس حقيقة أبا بريارة يك يا سركردات يا مايا تزانو أم ملكجبين هر بريارة كدات دو أبا خاضع أبو تفاهمات يعني أزبم هشت وقت ماي يعني كوبجانا بريارة كنهائي ئەمە بەشێک بوو لە توێژەکەی هوشیار زێباری و تەواوی و توێژەکە لەسەر ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا ببیستن. لە تورکیا گروپێک بە ناوی دایکانی شەمە لە ئەستەمبوڵ یادی 700 هەمین هەفتەی کۆبوونەوەیان کردووە ئەوان ناڕزاییان دەربڕی لەمەڕ بێسەر و شوێن بوون و کوشتنی سیاسیانە لە تورکیادا. لە حکومەتی زۆر بکارینە لە هەمبەر خۆپێشاندانە دایکن شەمبێرشوناک و پاشە ڕۆژیان چەرەنویسی وندابووین وان دیار بکن. وەکە جارێنبەرێ دیسان پۆلیسی هێرشی وێ مەیدانێ کرد یەک و زێدەتری 20 ساڵانە دایکین شەمیە تێمباهاو و داخوازە ئەشکەرەکردنا کەس و کارێن خۆیان وندایی و یەن بکوژێ نوان نەدیار دکەن. پۆلیس نایە لە هیچ کەسێک بهێتە مەیدانە و دایکین شەمیە لێکوم دەبن وانا بتێکلداری تەرورێ تاوانبار دکەن. کەسێن پشتگیریە دەدەن و حتا هەند دایکین شەمیە بخۆژی تێنگرتن. یەندنجی بگازا چاوان دشەوتینە تێندور خستن. لەگور کومەڵە مافێن مرۆڤان یابنگەهاوێ لە ئەنقەرە دەبێژە دناوبەرە ساڵێن 1992 حتا 1996دا 792 کەس ji herêma Kurdan ji aliyê dewletê ve hatine kuştin yan windakirin û gelek kesên kuştî winda hê jî nehatine rêportkirin. Nihat Aydogan mêrê min berî 24 salan li gundekê Mêrdînê ji mala me ew derxist bûn û birbûn. Gelek kesin li vir ew jî wekî min in ez nebitinê me. Bi hezaran kesin wekî min çaverê windayiyên xwe ne. Weke grupa mafê mirûvan dibêje kesên ku bejdariya civînên razî dikin piraniya wan kesên qurbaniyên şerê qirêjin yê ku hêzên ewlekariya dewleta Türk dijî çekdarên Kurd daya destpêkirin. Berî 22 salan hêzên ewlekariyê Babê Tayyip Canan birbû û heta niha nediyar e. Oturmamızın nedeni şudur. Arman civê rûniştina me ew e ku kesek din neyê windakirin. Bavê min windaye lê bila ne bavek, birayek, dayîkek û heskiriyek yan jî zarokek bibe qurbaniya windayiyên failên wan nediyar. Wan em îro ji rûniştinê qedexe kirin lê em ê şemiya bê dîsa bên vir. Dema Erdogan salên 2003 heta 2014 serokê hikûmetê bû, sûz da bû dayikên şemiyê ku ew pirsa qurbaniyên wan lê kulîn bike û rastiyê diyar bike. Lê niha desalat rêna da heta ku dayikên aştiyê bihên bahav. Zorla kaybedilen birçok ailen. Ez parêzerê gelek malbatên kesên wan yên fail nediyar bûm. Ez baş hez bi wê êşê dikem. Çi dimahînînin ji bo miriyên ku behiya wan qed nehatiye danan. Heta ku hestikên winda nehêne dîtin, ev meydan cihê kombûna malbatan e. Nehêştina kombûnan li vêrê qed nayê qebûlkirin û ev bêrehmiyek mezin e. Piştî derbazbûna 700 heftiyan ji çalakiyên dayikên şemiyê, ew ji her wextî pitir dûrî wê yekê bûne ku tiştekî ji çarenivîsa windayiyên xwe bizanin. Dibe ku zêdetir ew nêzîkî daxistina dosyayên windayiyan bûne. شارەزایان واری ساغلەمیە هۆشداری دەدەن ji berbelavbûna Aydizê eger hikûmet giraniyê nedanin ser hewlên çareserkirin û nehêlana vê nexweşiyê. Tevî pêşve çona rêkên çareseriyê jî şareza dibêjin vayrosa HIV zûzû belav dibe û gefan dike ser civakan. ڕوخساری ئێدس لە ماوەی 30 ساڵی ڕابردوو گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە ئێستادا قورسە بزانیت کێ تووشی نەخۆشیەکە بووە و کێ تووشی نەبووە. چارەسەرکردنی ئەم نەخۆشیە هەنگاوی گەورەی بڕیوە. بە شێوەیەک ئەوانەی جاران تووشی دەبوون و وەکو سزایەکی مەرگ بوو بۆیان ئێستا دەتوانن ژیانێکی ئاسایی بژین. تەنانەت ئەوانەشی مەترسی توش بوون بە ڤایرۆسی ئەم نەخۆشییان هەیە. ئێستا دەتوانن دەرمانی خۆپاراستن لە ڤایرۆسی ئەیدز بخۆن کە بە PrEP ناو دەبرێت. ئەمە دواترین چەکە کە لە نێو ئەمباری پەرەسەندووی تەندروستی دژ بە ئایدز هەیە. ئەوە بەهێزترین ئامڕازی نوێی بربەستە کە ئێمە هەمان بێت.
لە لێکۆڵینەوە تازەکانماندا ئەوەی ئێمە دەیبینین ئەوەیە ئەگەر تۆ چارەسەری ئەو کەسە توشبوانە کۆبکەیتەوە ئەو کەسانی لەگەڵ ڤایرۆسەکەدا دەژین چارەسەر وەردەگرن هەروەها ئەو کەسانەشی کە مەترسی ئەو ڤایرۆسیان لێ دەکرێت دەستیان بگات بە چارەسەری PrEP. لەگەڵ ئەوەشدا لە ساڵی ڕابردوو ئەیدز ژیانی نزیکە 1 ملیۆن کەسی لەناوبرد. شارەزایان پێشبینی ئەوە دەکەن کە تا ساڵی 2030 100 ملیۆن کەسی تر تووشی ڤایرۆسی HIV ببن. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی و کەمبوونەوەی کۆمەکی دارایی بۆ توێژینەوە و چارەسەری ئەو ڤایرۆسە. هەروەها ئاسان نییە دەستمان بە هەموو ئەو کەسانە بگات کە مەترسی ڤایرۆسەکەیان لەسەرە و شەرم دەکەن. وچۆنیەتی هەڵسوکەوتی حکوومەت لەگەڵ ئەم نەخۆشیەش هۆکارێکی ترە. کاتێک ئێمە قسە لەگەڵ وەزیری دارایی دەکەین بۆ خەرجی ئەو نەخۆشیە هەمیشە پێم دەڵێت پێم وایە HIV کۆتایی هاتووە چونکە هیچ کەسێکی توشبووم نەبینیوە مرد بێت. ڕێژەی توش بۆ نوێیەکان کەم بۆتەوە بۆ نزیکەی 3.5 ملیۆن لە ساڵێکدا بەڵام ئەوەی ماوەتەوە کەمتر لە 2 ملیۆنە و 17 ملیۆن توشبوو بە نەخۆشی HIV هەیە کە ناتوانرێت دەستیان پێ بگات. لەوانە پیاوان لەگەڵ پیاوان سێکس دەکەن بەکارهێنانی مادەی هۆشبەرەکان ئەوانەی کاری ڕەشفرۆشی دەکەن لەگەڵ ئەوانەی ڕەگەزی خۆیان گۆڕیوە. ئەوان دانیشتوانی ئەو وڵاتن و ژنی گەنجن و ڕێژیان سەروی سەدا 50 و تازە تووشی ئەم ڤایرۆسە بوونەوە و بەڕاستی دەستگەیشتن بەوانە زۆر قورسە. مۆریسن و بێرکس و بایزەر لەم دوایانەدا لە گفتوگویەک لەگەڵ لیژنەی کۆنفرانسی ئەیدزی نێودەوڵەتی کە لە مانگی حەودا سازکرا باسییان لە گرفتەکانی بەرەنگاربوونەوەی کۆتایی هێنان بە ڤایرۆسی HIV کرد. ئەرکی ئێمە تاوە نەبوو لەگەڵ ئایدزدا. جارێ زۆر زووە تا سەرکەوتن ڕابگەێنین وە مەترسی گەڕانەوەی ئەو ڤایرۆسە شتێکە و ڕاستیە. ئەنستیتیوتی نێودەوڵەتی تەندروستی NIH بەرنمەیەکی نێودەوڵەتی ڕاگەیان بۆ دۆزینەوەی ڕێگایەک بۆ کەمکردنەوەی شەرمکردن لە ئەیدز تاوەکو خەڵکی زیاتر چارەسەر وەربگرن لە ناوەوەی وڵات. ئاژانسی تەندروستی بەرزترین ڕێژەی توشبانی چارەسەر نەکراوی لە نێو هەژاران و ڕەشبێستەکان و ئەمریکای لاتینیەکان دۆزیەوە. هەروەها ئاژانسەکە وتی نێشتنی کۆسپەکان لە بەردەم چارەسەرکردنی توشبان زۆر گرینگە بۆ کۆتایی هێنان بە ئەیدز لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. فەڵە دەخیل لەوش ئەبینین چەنەها ساڵە هەر با بڵین خەریکی کۆنتڕۆلکردنی ڤایرۆسی HIV و هەروەها ئەیدزن بەڵام هێشتا دەڵێن کە کاری زۆر زیاتر ماوە بکرێت. من هێرو خانیانی بری چەند ساڵان دەردەکی مەزنی دنیای هەمووی بوو نەبەس وڵاتێکی بتنێ بوو لێ وەکو تو دەبێژی ئەو چارەسەری گەلک باشە تێن دیتن دناف کۆمەلگەین هەژاردا هەلبەت بتر نەخۆشی بەڵاو دەبن و چارەسەریژ بتر زوو ناگانەوە. بیگادە من خۆش ئەم هاتن داویا کورد کۆنەکشن خدا حافظ. کاتێکی خۆش.